ازدار گیلان حاجی سعید سروک جورا بازرگانی و پیشسازی هاولر لگرمه که گیلان تو بخیر هاتی سپاس بو آماده بونا و دسته که و داخواز کرد اف داخوازیا وکیلی جدوه و هاتیه کرن آراستای خلکی هاتیه کرن ده همان دمه ده آراستای بازرگانان وکر حتی نها جدوه و خلکی و بازرگانان چه برسبک هبویه حتی چه راده که برسبک او بوی یا قوه دخواست بگهنه بله سرطا زور سپاسان دکم لبو رخصاندنی او درفتا که براستی گرنگه اما وکو بازرگان وکو جوری بازرگانی قصه لسر بکن خودتان دزانن او لو چون روژه رابردو او اوی که روی دا سبارت با هیر شکی که کرا سرمالی یچک لبازرگانانی شاری هولیر او بەڕێز پێشڕە و مەجید ئاغا دزایی ئەندامێکی چالاکی ژووری بازرگانی و پیشسازی هەولێر بوو و ئێمە دوا بە دوای ئەو ڕووداوە چەند کۆبوونەوەیکی یەک لە دوایەکی ژووری بازرگانیمان کرد و لە ژووری بازرگانی بە لە ڕاستیدا بە کۆی دەنگ گەیشتینە ئەوەی کە وەکو ئەوەی کە ئێمە بەرگری لە مافی بازرگانان و سەرمایهدارانی هەرێمی کوردستان بکەین پێمان وایە دەبێ هەڵوێستمان هەبێ بەرامبەر ئەو کردارانەی کە ڕوودەدا بەرامبەر بازرگانانی ئێمە بۆیە ئێمە بڕیارماندا کە بایکۆتی کاڵای ئێرانی بکرێت و بۆ ئەوەی لە ڕاستیدا هاوڵاتیان و بازرگانان هەست بەوە بکەن کە بەڵێ ژووری بازرگانی و ژووری بازرگانی ماڵی بازرگانانە و هەمیشە بەرگری دەکات لە مافی بەرسبک هەبووە بۆ ماڵەخوا بۆ ماڵە بازرگان بڵێ ئێمە لە دوێنێ شەوە کە ئەو بڕیارە دەرکرا و ئەو باناممان دەرکرد زۆربەی زۆری بازرگانان کە پەیوەندیان بە ئێمەوە کردووە پابندن بە بڕیارەکە و هەتا هاوڵاتی ئاسایش زۆربەی زۆریان دەستخۆشیان لێ کردوینە و ئەوانیش پابند دەبن بە بڕیارەکە و تا دێ پێم وایە بایکۆتکردنی کاڵاکە زیاتر دەبێت لە گولێ بووە و داخوازیین خەلکێ گەهاندین زمانی ڕێناسێمە گولێ بوون یەک جوان ئەو جێگورن کەلوپەلین ئێرانی چییە و حسابوڤەیەکی کردە هەندێک بەرهەم هەنە بەلکی دەست نەکەبن بڵێ هەروەکو دەزانن عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵام ئەگەر باسی عێراق بکەین بەگشتی ساڵانە نزیک 25 بۆ 30 میلیارد کاڵا هاوردە دەکات ئەو کاڵانەی کە هاوردە دەکات زۆربەی هەرە زۆری لەسەر چەند وڵاتێکدا دابەش بووە بۆ نمونە وڵاتی سین وڵاتی ئیمارات وڵاتی تورکیا وڵاتی سعودیا و چەندین وڵاتی تر کاڵای لێ هاوردە دەکرێت و کاڵاکان لە ناو بازاڕی عێراقدا هەن و دەتوانرێت سودمەند بین لێیان ئێمە ئەو کاڵایە ئینکار لەوە ناکرێت کە کاڵای ئێرانی بەشێکی زۆری بازارەکانی هەرێمی کوردستانی گرتووە و بەشێک لە بازارێکی ساختکردنەوەی کاڵای ئێران بووە لە ڕاستیدا هەرێمی کوردستان بۆیە پێم وایە چەند بۆ ئێمە گرنگە و ئەوەندەش دەبێت بۆ وڵاتی کۆماری ئیسلامی ئێران بازاری هەرێمی کوردستان گرنگ بێ بەڵام لەو کات و ساتەی ئێستادا ئێمە کاوە هەڵوێستەمان نواندووە وەکو هەڵوێستێکی وەکو ژووری بازرگانی وەکو بەرگری کار لە بازرگانانی هەرێمی کوردستان ئێمە ڕێنمایی دەردەکەین بۆ بازرگانانی خۆمان کە ئەگەر لە ئێستادا پێویستیان بە هەر ڕێنمایەک هەبێ یاخود ئاسانکاریەک هەبێ بۆ هەر وڵاتێکی تر کە ئەوان بیانەوێت کاڵای لێ هاوردە بکەن بێگومان ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆی ئاسان دەخوازێکەوە بووە هاتیە ژالێ بازرگانان بۆتان دەزانن ئەم ڕۆژی پشوو بووە بەڵام بە تەلەفۆن زۆر پەیوەندیمان پێکراوە لەم بازرگانانەوە و ئێمەش ڕێنماییمان کردوون و بێگومان لە بەیانیەوە ژێمە لە ژووری بازرگانی پێشوازی لە هەموو بازرگانان دەکەین کە ئەگەر بۆ هەر کارێک بۆ هەر ئاسانکاریەک بیانەوێ ئێمار لە پشتیانین و لەگەڵیان دەبین بۆ ئەوی ئاسانکاریان بۆ بکەین و ڕێنماییان بکەین ئەوەی تووشی زەرەر و زیان نەبن بتوانین ئێمە ئەو بڕیارێک کە داومانە بڕیارێک بێکە خەڵک پێ و پابند بێ هەماهەنگیەک دناوبەرە وە لەگەل وەزارەتە پیشەسازی بازرگانی یان لەگەل وەزارەتە چاندنی و کشتتوکاڵیە هەیە بۆ vê چەندێ بەداخەوە هەماهەنجێکی وان نەبووە لەو یەک دوو ڕۆژە لەبەرەوەی ئێمە وەکو ژووری بازرگانی وەکو دەستگایەکی بێلایەن لانی حکومی و هەڵوێستەکەیمە هەڵوێستێکی بازرگانانەیە و هەڵوێستەکەمان وەکو ژووری بازرگانی وەرگتووە بەڵام دڵنیام لە ڕۆژانی ئایندەدا کە
هەماهەنگیمان دەبێت لەگەر وەزارەتەکان بۆ ئەوەی ڕێنمایی لەوانی ژوەر بگرین و بزانین ئایا ئەو بارودۆخە چۆن هەڵبسنجێنین و چی لێ بکەین. وەدانیە دەخوازیەکە وایە وها بڕیارەکە وها حتا کەنگی بەردەوام بکەن و دەمەک ژێرەدانیە یان بەکریە. ئێمە داوامان لە بازرگانان کردووە کە پەیوەندی ئابوووریەکان هەڵپەسێرن یعنی بۆ کاتێکی دیاری کراو نییە بەڵکو کراوەیە ئێمە ئومێد دەکەین کە کۆماری ئیسلامی ئێرانیش ئەو بازارە بە هەند وەربگرێ و گرنگجی بە کە لە پێشتر ئەو گرنجێ هەبوو بۆ کۆماری ئیسلامی ئێران ئەوانیش بە هەندوەری بگرن و وەڵامێکی ئیجابیان بۆ ئەو بەیاننامەی ئێمە یاخود ئەو بڕیارەی ئێمە هەبێ و ئێمە ئومێد دەکەین کە ئومێدمان نەدەکرد کە ئەو پەیوەندیە بەو شێوەیە بێ لە ڕاستیدا بەڵام ئێمە وەکو ژووری بازرگانی و پیشسازی هەولێر و ژوورە بازرگانیەکانی ترش ئێمە نوێنەرایەتی بازرگانان و پیشەوەر و سەرمایهداران دەکەین ئێمە بە دەنجی ئەوان چوونێتە ژووری بازرگانی بۆیە ئێمە چۆن لە ڕوومان بێ بە بازرگانێک کە کێشەیەکی هەبێ بە پیلەوە نەچین و ئەو ڕووداوی کە ڕوویدا ڕووداوێکی زۆر ناخۆش بوو بۆیە ئێمە دەبێ بەڕاستی هەڵوێستمان هەبێ لەو جۆرە ڕووداوانە و لەسەر بازرگانان و پیشەساز و پیشەوەرانی خۆمان بەدەنگ بین. کاکە گەیلان وا بخواوەکە ژوورە بازرگانی پیشەسازی یەکەم بەسە هەولێر بکەین تایبەتن بە هەولێرە دیفچوونەک و بازارە هەولێرە کریە کە نرخاندنێک وا بوو کریە کە چ شتێک هەیە پێویستی پێ هەیە کەلوپەلە ئێرانێ تێدایە شوناوێ ژ وڵاتێکی دی بینین بێ هەڵسەنگاندن و دیفچوونە ئالیکاریە بازرگانان بکەن. من پێم وایە بازرگانی وەکو ئاو وایە ڕێگا و شوێنی ڕێگای خۆی دەکاتەوە و بازرگانی هیچ کاتێک ڕێی لێ ناگیرێ لە تۆ بتەوێت لە هەر وڵاتێک کاڵایەکی بەدیل هاوردە بکەیت زەحمەتی تێدانە بەڵام لەوانەیە چەند ڕۆژێک بخایەنی بۆی بازرگانەکانمان ئەو وڵاتانەی کە خۆیان هەڵی دەبژێرن کاڵایی بەدیلی لێدا هاوردە بکەن. بەێ ڕێزدار گەیلان حاجی سعید سەرکە ژوورە بازرگانی پیشەسازی هەولێرە گەلێک سپاس بووە. زۆر سپاس بزەنە بیشتر.